وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامت بن. ڕەوەندە کارەکانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ تەئسیراتە ئەمیقێک کە لە ناوە کۆمەڵگای کوردەوارە داینیاگە بە وازحی لەلایەنە دۆست و دوژمن و ئیقراری پێکرێت و شوێندەسەکانە ئێمە لە گشت یەکێک و دیارە. ئەمەی کە دیگەران تەوانە تەفسیریان نییە و نازانن چه اتفاقی کەوتگە، حتا یاران ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ نازانن چه اتفاقی کەوتگە و نازانن چ ڕەوەندێ تێیبووگە احتیاجی هەست بەکردنەوەی زیاتر. دلیلەکەی شێوەسە ڕاپەڕین اتفاقێکی تایبەت، اتفاقێکی یەگانەس کە اتفاق کەوتکە لەم سەرزەمینە و بۆ بار ئەوەڵە لە دنیا تاقی ئەکرێتەوە. هەروەکو تەمامە متون و جەریاناتێت کە بۆ ئەوەڵین بار هاتنە منسەی زوهورۆ و مەسائلێکیان مەترح کرد کە لە مخەیلەی فرە کەسێک نەئەگونجیا یا لە خەیاڵە کەسێک نەئەگونجیا. ئەمەی کە مردم ئێژێ من نافەهمم یەک نیشانە لە تەمبەڵی و بێسەوادیە، دوو نیشانە لە زەعفە دەرونیەکان ئینسانەکانە، نیشانە لە ماسکە قێزەبوونەکانە کە لە دەم و چاویانەدەن. و من ئەمانە ئەکەمەوە بزانن ئەوەی متن ڕاپەڕین تەعقیبکە بە سەدان جملاتە کاربردی پێی ئەوات کە لە توول لە تاریخە بەشەریەتا بێنەزیرە. ئەمە چون ئەمە بە زوانە ئینسانێکی کوردی و بەحس کریاگە، نە مخاتەبینەکەی تێئەگەن و ئەفەهمن کە ئێشێ هەڵیگرن و بڵاویکەنەوە، نە لە زەمانە معاسرا کەسێک ئەتوانێ دەرکە بە ئەوە بکە. بۆیە من مەجبورم سابەتی بکەم کە دانانە بنیادە ئەندیشە چه شەکڵیە و ئێمە مەقولاتێ بەڕەسیەکەین کە تەبیعەتەن نظام سڵتە بە ئێوەی نایژێ. تەبیعەتەن نظام سڵتە تۆی بە یەکسری تەمهیدات و گرتگە کە تۆ خەوەرت نییە و تۆ فکرەکەی مەوجودێکی بێتاڵی، بێکاری، بێدەسەڵاتی، ئیزافەی، نابودی. چه اتفاقی کەوتگە؟ بزانن ئەمە دەستنووسەکانە فەلسەفی اقتصادی و فەلسەفی مارکسە. من بۆ گەرەکمە نمونە لە ماکس بێرمەوە چون بە ئەترافە خۆیان ناوبغەترین ئینسانە قەڕنە نۆزدەهەم و قەڕنە بیستۆم کارل مارکسە. بە ئەترافت جەهان کارل مارکسە. خۆ بەڵێ نمونەیەک لە چۆنیەتیە ئارگیۆمنتە مارکس بێرم. مارکس لە سەفحەیە 130 ئەم کتێبە لصفحه 123 اجماع پیش‌فرض‌های اقتصاد سیاسی با پیش‌فرض‌های اقتصاد سیاسی آغاز کردیم. زبان و قوانین آن را پذیرفتیم. مالکیت خصوصی، تفکیک کار، سرمایه و زمین، تفکیک دستمزد، سود سرمایه و اجاره بهای زمین و نیز تقسیم کار، رقابت، مفهوم ارزش مبادله و غیره را پیش فرض خود قرار دادیم. بر اساس اصول اقتصاد سیاسی و با واژگان آن نشان دادیم که کارگر تا حد یک کالا و در حقیقت پسترین نوع کالا تنزل
می‌یابد. نشان دادیم که فلاکت و سیاه‌روزی کارگر با قدرت و عظمت کالاهایی که تولید می‌کند نسبت معکوسی دارد. نشان دادیم که نتیجه ضروری و ناگریز رقابت انباشته شدن سرمایه در دست عده‌ای معدود و از این رو پیدایش انحصار به وحشتناکترین شکل ممکن است. ئەگەر مارکس پیشفەرزەکان اقتصاد سیاسی مفاهیم اقتصاد سیاسیەک کە کەسانی وەکو ئادام سمیت دەیانێن لەسەر اقتصاد بازار و لیبرالیزم بازار مارکس هەمان تعریف ئەگرێت و لەناو دڵ ئەو تعریفە نەتایجی کە لەم تعریفە تێتە دەرەوە بەحسی ئەکات و بەم نەتیجە ئەگا کە کارگەر خۆی تەبدیل بە کالا بووکە. تۆجۆکن پس ئەمە ئارگیومنتە، بەحسە کەلامیە. معجزەکە وا لەگرا شتە اتفاق عجیبێ نەکەفتکە. خۆ مارکس هەر لەم کتاوە لە سەفحەیە 55 مزد کار ئێژێ مبارزه آشتی ناپذیر میان سرمایه‌دار و کارگر مزد را تعیین می‌کند. ئێژێ شەڕە بێکۆتایی و بێئاشتی نێوانە کرێکار و سەرمایه‌دار میزان دەستمزد بەیانی کەسێک نەیە بێژێت دەستمزد فارسی بوو ها مزورمان هەست، مزگانیمان هەست، دەستمزمان هەست. تۆجۆکەن عدەی فەسۆنباز بێسەواد پەیدانەون دووبارە بەحس لە ڕەسانایەتی بکەن. ڕەسەن یعنی تەناب یعنی گورێز تعیین می‌کند. در این مبارزه پیروزی ناگزیر از آن سرمایه‌دار است. پس لەگەڵ مارکس وتی یەک شەڕ دائمیەک وا لە بین سەرمایه‌دار و کرێکارە کە دەستمزد یا مەعاش تعیینەکە لەم شەڕە دائما سەرمایه‌داری واتەوە. سرمایه‌دار بدون کارگر بیشتر میتواند زندگی کند تا کارگر بدون سرمایه‌دار. اتحاد میان سرمایه‌داران امری است متداول و کارآمد، در حالی که اتحاد کارگران ممنوع است و عواقب دردناکی برای آنان دارد. افزون بر آن مالک زمین و سرمایه‌دار می تواند درآمد خویش را از قبل ثمرات صنعت افزایش دهند، در حالی کارگر نه اجاره بهایی دریافت می کند نه بهره‌ای از سرمایه می گیرد تا کمکی به درآمدش در صنعت کند. از این رو رقابت میان کارگران شدت میگیرد و در نتیجه فقط برای کارگران است که تفکیک میان سرمایه، مالکیت ارضی و کار تفکیکی اجتناب ناپذیر، اساسی و زیانبار است. نیازی نیست که سرمایه و مالکیت ارضی مانند کار کارگران در این تجرید ثابت بماند. بنابراین تفکیک سرمایه، اجاره‌های زمین و کار از یکدیگر برای کارگران امری فاجعه آمیز است. پایین‌ترین و ضروری‌ترین سطح دستمزد آن است که معاش کارگر برای دوره‌ای که کار می‌کند تأمین نماید. این سطح تا آن اندازه است که برای نگهداری یک خانواده و بقای نسل کارگران ضروری می‌نماید. بنا به نظر آدم اسمیت مزد معمولی پایین ترین مزدی است، یعنی مینیموم وجز، که با زندگی انسانی عادی یعنی حیات حیوانی منطبق باشد. خب تو لەگرا ئەوێنی مارکس بە تعریفێ دەست پێەکە، بە تعریف شەڕێ لە نێوانە کارگەر و سەرمایەدارە. وێژیم شەڕ لەسەر چییە؟ لەسەر مەعاشە. و ئێژی لەم شەڕە کێ دائیمە نەیواتۆ؟ سەرمایەدارە واتۆ. و ئێژیت کە لە ئینحسارگرتن و تەفکیککردنە کار، زەمین،
واتحاد السرمایه‌داران باعثە دواڕاندنی کارگەرەکانەوێت و لە کەنارە ئەمە ڕقابەت فیما بینە کارگەرەکان بۆ گرتنە کار شەدیدترەوێ باعثە کەمیە دەستمۆز دەوێت سەختترکردنە شەرایطە کارەوێ. ئەم قسانە بەم سادگیە مارکس ئەیکات تەبدیل ئەوێ بە گەورەترین ئیدئۆلۆژیە کە دنیا ئەتەنێتەوە. بەم سادگیە یەکسری مەفروزات ئەگرێ، ئیدعاهایە کە ئەوان ئەیکەن ئەیگرێ، مەفاهیمێک کە ئەوان وەکاری ئەوەن وەکاری ئەوات و تێتە عارفە خۆی لێ ئەدات. ئەمە و کار عەجیب و غەریبەسەوە مارکس ویگێسی. مەتن ڕابەڕین بە پێچەوانی تەواوە دنیایە ئینقیاد مەتن جەهانە اختیاری دروست کرد. دەریغ لە دانایە لەم سەرزەمینە، دەریغ لە دانایە لەم سەرزەمینە. با من ئەمە بکەمە زوانێکی تر تا ئێوە بفهمن. مبارزەکردن بۆ کورد تحت ئەبزارەکانە نظامە سڵتەی جیهانی نابودی کوردی وا لەبەرە. وەکو کامە ئەبزار، وەکو ئەندێشەکانی دنیای غەرب، لیبرالیزم، کۆمونیزم، دموکراسی، مافە مرۆڤ، ئەمە کەرەستەیە دەسە نظام سڵتەس، هەروە کە چەرخەیە تولید وارە دەسە سەرمایەدارە. لە نزاع فیما بینە محکومان و حاکمان دائما محکومان ئەدۆڕێن ئەگەر بە ئەبزارە حاکمان شەڕتەکە حاکمان بکەن. ئەم جملەی منە لە هینەکەی مارکس قەویتر نەبوو. ئەم مەسئلە کە من بەحسی ئەەکەم ئێمڕۆژی تر و هەنە قەڕنە 21 نییە. دەیمن لە کاولستانی بە ناوی کوردەوارە لە دایک بووبووم گوناحم کردگە. گوناحم کردگە مشتی حەسوود و هانق و ئەحمەق و جاهل مخاتەبە من. گوناحم نەکردگە. مەسەن چوار پێ ئەنووسی ڕەسەن قسە ناکەی. ئەخ بە ڕەسە ناهەڵە کێشم مەرتیکەی جاهل. ئەحیف نییە تۆ کوردوی من کوردبووە. خەڵ ئیستا بابینێ سەرم قسە. مارکس مەگە نایژێت کارگەر زەعیفترەوێ، مەگەر لە کارە بێگانە نایژێت کە کارگەر خوێڕیتر، بۆگەنتر، دواکەوتکتر، ئەحمەقترەوێت. چۆن مارکس مەتنی داهەنێت بۆ کارگەر کە بتوانێت دیکتاتۆریەتە پڕۆلتاریا دابنێت و حکوومەتە پڕۆلتاریا دابنێت؟ چۆن ئەم کارەکە؟ چۆن گەرەکیان قسە بکە؟ پس مارکس ئێژی شەرایطێک کە مەوجودە ئەمەسە و ئێشی چی بکەین کە ئەمە نەوێت و ئێمە بۆ ناچارینەوەی کە ئینقلاب بکەین، بۆ ناچارینەوەی کە ساحیبانە دەستگاه تەولید و چەرخە تەولید نابود بکەین. ئێستا منیشە بێم و سەرە دیبەیتەکەی ئەمڕۆ یە تەسویری وا لە ناو زەهنەیەوە، یە تەسویری لەم جەهانە و تۆ فکرەکەی ئەم تەسویرەکە واپێت چوار کتێبت بۆ خوێندەکەسە و دەیان ساعت هەزاران ساعت تەلەڤیزیۆنت بۆ تەماشا کردەگە، لە ناوی جامعەیەکە زندگیت پێت کردە و ئەنچێ کە تۆ ئیژیتی حەقیقیە و ئەنچێ کە تۆ ئەیوێنیت واقعیەتە. لە کاتێکە ئەوەی تۆ ئەیوێنیت تەوەهومێکە کە تۆ بووت
دروس كرياغا وتولناو الجهالة قوت هوري وخوت بدستكان خوت تور للريشي خوت دي خب باي ما مبكينو من امرو مسألة كم بحث كرد بزانن ايوه اشي واتسور بكن من روي قسم زاني لكيس طرفدارانه احزاب منتسبة بكرده مشتي جاهلة تحتنا وكرد قسكره مشتي انسان هاي نادانه كم كان الشيس حزب كرد بكات ودروش نكات بلام نادانه ايوه فكركن ده صلاة كردي شون ده دروس أبيت يا قرقت أنا بوكشو برون حزب تاندان ياقا أما حزب يكسري دا خوازي هز وكو خويندنا بزوان دايك وكو سهيم بونا لقدرة السياسية شون فكركي أما بوتو ميسر باستقرار الديمقراسية كتو بتوانيت بساختار حاكميتك وكو بشيكي قومي إثنيكي شريكويت ولقراتو بحضور 4 كرسي 5 كرسي 10 كرسي 15 كرسي ده برلماني كان متفاكي أما تانيا رقية ذهنية واس خب بو أما تو احتياجت هز يك اتفاق بكفي احتياجت هز يعني روي خارجي دولة إيران بخا وكو اتفاقي كبو صدام حسين كود يا اويكي قيام سراسري لسرتا سر ايران دروس بيد خلق قدرتي وكو صالة 57 دروس بيد لكشمكش قدرته دارشنا قدرته جديدة ايوه بتوانن شتي وكو حليمة كردستان دروس كان اما چني مقدور وممكنة چني امكان پذيرة توبة اما چه ابزارك دوالة دسا كاتواني مكاربكي پور دوالة دسا حيز النظامي دوالة دسا كما أبزار دوالة دسا هيج تازتو طبق قوانين بين المللي بر عليه إرادة دولة قانوني قيامكي بن بركردنت كاملا ريقا بيدرياغا للايان جوامع بين المللي برخورد كردنتك شورشية درون مرزكان هر سرزمينيك مسألة داخلية أو وڵاتەکانی تر وایە دەخەڵەتی تیا بکەن خب تو ئەم شتە قەیرە ممکن تەسەووری ئەکەی بەڵام بەحسێکە من ئەیکەم ناتوانێ بڕاتە ناو زەهنت بە نایفهمی تو بە بازیە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بە هیچ کیانێ ناگەی ضرورەتێکی نییە تۆ بە کیانێ بگەی چون تو هیچ عامل و ئەهرەمێکی فشار نییە هەروواکە لە ڕواندا جامعەی جیهانی چاوی بەستە سەر کوشتارە 2 ملیۆن نەفەر ڕوواندایی یعنی دولە متحد بەڕاحەتی چاوەوەسێتە سەر هەر جنایەتێکی تر کەمە ئینکە عاملانە ئەسڵیە جنایەت لە جیهان خۆیانن تۆ بە ئەبزارە نظامە سوڵتە ناتوانی نظامە سوڵتە بۆیتە دواوە ناتوانی تیکێکی لێداکەنی ناتوانی بەرەو هیچ کوێ بڕۆی بزانن تۆ تا سۆحا بڕۆ دەر لەم بریتانیا تەزاورات بکە تەزاوراتە قانونی بکە هیچێ ناگۆڕێت پەتیشن ئەمزا بکە 4 ملیۆن نەفەر ئیمکانی نییە شتێ بگۆڕێت ئەگەر ئیرادەیان نەکردبێت و ناگۆڕێت دەسەڵاتەکان ناخوا طبقەی حاکەمەتەکان ناخوا ئێلیتەکانتەکان ناخۆن و تۆ بە عنوان ئینسان عادی هیچ وەخت ناتوانێ بڕۆی لەوێ دانیشی بڕۆ ناوە خیابان حتا ئەتوانی بچیقێنە هیچێ ناوێت
بە مەحزێ پەلاماری یەک مؤسسەی دەوڵەتیدا بە ناوی ئاشوبگەر و ئیخلالگەر و نەخۆش و تەرۆریست ئەڵگرن. هەر بەم ڕاحەتیە. تۆ حەقەتەس بێتە دەرو جمێن بێ بێرە دەرو جمێن بە بێرە دەرو بیتە خۆ بچێ اتفاقیەکە کەفی هیچ. و ئەویش سوورەتێکی موەجه لە خۆی دانی چون دەوڵەت تەکان ناخوا. دەوڵەت خودایە زەمینی بووگە بسیار قدرەتمەندە، خەیلی قدرەتمەندە و تەکان ناخوا. خب ئەم بەحسەی من ئێستا بۆ تۆم کرد وەسە ئەو پیشفەرزەی مارکس لە اقتصادە سیاسیە لە ئەدام سمیتیەکە. گرتت؟ تێگەیت؟ تێگەیت کە تۆ نافەهمی ئارگومنت یعنی چی؟ خب ئێمە چی بکەین؟ ئێمە تەسلیم بووین. ئێمە تەسلیم لە بەرابەر کیا بووین؟ مەقلوب لە بەرامبەر کیا بووین؟ خۆمان لە بەرامبەرە خۆمانە مەغڵوب بووین یا هێزێکی دەرەکی هات کە مەغڵوبی ئێمەی کردەوە ئێمە شکیاگین؟ کامیانە؟ بە سوالێکی گەورەسیشی لە خۆتی بکەین. وە خاتری وێم سوالت دروست لە خۆت بکەی. ئەشی لە خۆت بپرسی کارکردە دەوڵەت میلەت چییە؟ خەدەماتە، بە سەعادەت گەیاندنە تۆس، تێرکردنە سکە تۆس. لە کاتێکە مارکس لەگرا وەختی بەحسە حەدە ئەقلە دەستمۆزدەکە بەحس لە حیاتە حیوانیەکە. یعنی چی حیاتە حیوانی؟ یعنی 99% ئێوەی کە پەنابەرن لەم ئوروپا و پارەی سۆشیال ئەژین یا مینیمۆم وەجەگرن. چون تو پولێکە دەریتێریت ئیتر کافی نییە بۆ فعالیەتە ئینسانی. کە تۆ لە جەمع کتاوخانە قرار بگری، تۆ بڕۆیتە ناوە مەجالسە گەورە، بڕۆیتە ناوی مەحافل ڕۆشنفکری، بڕۆیتە ناوی تەئاتر، بڕۆیتە ناوە سینەما. من تۆ مەجالە نیەمانە فێر بووی. تەلەڤیزیۆنی حیزێکە سەنگە دانیاگە کەناڵ 4 یوکەی بگری تۆ ڕەها دەکاتە ناوە مەغزت. کابرا لەبرا بۆ گەسۆپەناهەندە مانگی 1000 یۆرۆ پولی معاشی پێدەن گۆشتەخوا تەمامە غاهی ئەمەسە کە گۆشت بخوا. لەمە زندگی حیوانی و زندگی ئینسانی نییە. چون تۆ بۆ تەعالی ڕوح خۆت هیچ کاری ناتوانی بکەی، بۆ ئەوەی حرەکەت ئینسانی بکە هیچ کاری ناکەی. مارکس ئەمەیەشی قیمداد دێ لە مارکس. قاتبەی ئەوەی کە کۆمۆنیستن چه فارس چه خۆتان بە فارس بزانن، چه خۆتان بە عەرەب بزانن، چه خۆتان بە کورد بزانن، قاتبەی ئەوە خەریکن ژیانە حیوانیەکەن لە مروبە. ئێمەشی لەگەڵاوێت. مەگەر بێژە لەوەسە تۆ فکرەکەی ڕۆژی 2-6 کەوا بەخۆی تیریتی غێتە ناوە فەیسبوک تۆ بەشەری یا تۆ متەکامل بەڕاستی ئەوروپا خۆشە و زۆر خۆشە و حەزی پێەکەین و بۆ چون زندگی حیوانیتی تەمین کردگە. بەڵام ئەواتە سەرکوب بووگن، بەڵام بەشە ئینسانیەکەت کولن لە بین چووکە، ارتباتە ئیجتیماعیت نەماگە، تێکەڵاویت نییە، هونەر نازێت، تەئاتر ناڕۆی، سینەما ناڕۆی، نەقاشی ناکەی، معماری ناناسی. ئانچێ کە پێئێژن حوزەیە فعالیەتە ئینسانی تۆ نایناسی. وەختە تۆ ئەمانە نازانی فکرەکەی گاڵەی گوشادە بکەیت و استفراغکەی کەسێ پێدیجێ فرە هونەرمەندی نە تۆ حیوانێکی بەغایەت حیوانی هەچێک نییە. تۆ وجودت بوونت نەبوونت معنایەکی نییە. هەچ اتفاقی لەم جیهانە ناکەوێت کە تۆ بمریت. هەچ اتفاقی ناکەوێ. پس ئەوەی گاڵەی وازەکە و حاڵی ناوی لە مەتنە ڕاپەڕین دەلیلەوەسە جاهلە، دەلیلەوەسە تەمبەڵە، دەلیلەوەسە ئینسان ئەحمەقێکە، دەلیلەوەسە ئینسانێکە هیچی حاڵی نییە. پس دیت مارکس پێشفەرزی گرت. من هاتم وتم ئەساسە دەوڵەتەکانە دنیا لەسەر چی دانریاکە و تا ئیستا هیچ کەس بە تۆی نەوتکە. دەوڵەت لە چیا متەبەلور ئەوێت؟ من هاتم وتم لە دنیای جەدیدا دەوڵەت بە سوورەتە مؤسسات، قوانین و کۆنتڕۆڵ و سەرکوب و ئینحسارات دەرەکەوی. انحسارە قدرەتە نظامی و خشونەت.
تونdu تيجي انحسار چاپ بوو كنترول خوراك إنسانەکان كنترول حوزەی تەوەلود و مەرگ ئینسانەکان داڕشتنە قانون بۆ ڕەفتارهای ئینسانەکان چی قانونیە و چی غیر قانونیە لەکوێ متەبەلور ئەوێ ئەم دەوڵەتە کامەس ئەم دەوڵەتە لە شکڵ مؤسساتە متەوەلد دەوێت ساختمانە پارلەمان ساختمان وزارەتە سەحە ساختمان وزارەتە تەعلیم و تەربیەت و پەروەردە ساختمانهای جۆرا و جۆرە لە مؤسسات و نەهاتە جۆرا و جۆرەکان لە چی ترە لە پەیکەری ڕاوەبتە ئیجتیماعی تحت ناو دروستکردن جامعەی مەدەنی لە ئۆرگانیزیشنەکانە لە NGOکانە کە ئەوە دەمچەرمگ و کۆنتڕۆڵ کۆنەندەی جامعە لە بەرامبەر نەزمە ئینقیادی دەوڵەتە کۆرپۆریشنە خۆ تاگراگرتتان پس تۆ وەختی ئەنواڕیت ئێژی دەسەڵات دەوڵەتە ئێرانی مەوجودە تەماشای بانکە ملیەکەی ولی لە ئەسڵا ساختمانە بانکە ملی نییە کە دەوڵەتە ڕەوابەتە فیما بینە ئینسانەکان و باوەڕێکە کە ئینسانەکان و تەسویرێکە کە ئینسانەکان لە دەوڵەتە ئێرانی هەسیان بۆ مەرگە عەلیە خامنەی دەوڵەتە ئێرانی ئەترازێنێ بۆ خاترەوەی تەسویرەکە ئەشکێت ساختمانە بانکە ملی هەچێکی پێ ناکەوێتە خوارەوە تەسویرە ئەم هارمۆنیە حاکمیەتە ئەشکێت لەکوێ لە ناو ئینسانەکانە بۆ خاترەوەی پێی بۆی ئەم تەسویرە چەندی مهمە ئیشی بگەڕێتەوە بە تاریخ ئەم تاریخی کە ئەمانە بەحسیەکەن کە ئەساس ئەم دەوڵەتانەسە بزانە من ئەمڕۆ بەحسم کرد ئەمە بۆ ئەوەڵین بارە هیچ فیلسوفی لە دنیامی بە تۆ نەوتکە کە ڕاپەڕی نێژێتی بۆیە ڕاپەڕین ئەتوانێت مەتنە ئینقلابی دابنێت و ڕاپەڕین ئەتوانێت مەئێژین مەتنە ئینقلابی یعنی ژێر و ڕوو بکا سەرزەمینێ نەبۆ معنە خەڵک بێتە خیابان ژێر و ڕووی بکا لە بونیان و هەڵی تەکێنێت هێشی لێبا تۆ وەختێک گەرەکتە بێژیت کەسێک بە ناوی ئەسکەندەری مەغدونی مەوجود بووگە چه دەلیلێکە بۆ ئیسباتی هەست دەوڵەتە ئەسکەندەر چه شەکڵی بووگە چەند وەزیری بووگە کابینەکەی لەکوێ بووگە مؤسساتی چه شەکڵی بووگن چۆنیەتی داڕشتنی جامعەی لە چه شەکڵی بووگە چەند شاری بەدەستەوە بووگن میزان دەرامەد و باج و خەراجێکە گرتگیسی چەندێ بووگە ئەم سەرزەمینانەی کە فەتحی کردن چەندێ غەنایمی تیاگرتکن ئەم غەنایمە هەنارگەسەوە بۆ مەغدونیە یانەی هەناردگەسەوە ئەم غەنایمە کە گیریاگە سەبت و زەبت کریاگە نه ئەسکەندەرە مەغدونی و دەوڵەتە مەغدونیە متەبەلور ئەوێ لە چەهرەی ئەسکەندەرە مەغدونیە تەواو یە ئەسکەندەری مەغدونیە بوو کوڕە شیرینێک و شاگردە ئەرەستوو دەرسیەدا پیاخاسە و فرەژیر و گەیش و حەزیە کرد بڕوا دنیا بگرێت و پەلامارە دنیای دا و دنیای گرت و کشوەرکوشایی کرد و چوو لە هەندوستان کوشتیان و عاشق بوو فلان و ئەم تۆڕەهاتە کە دەیانەقە یەکتری و ئەسکەندەرە مەغدونی بۆ تۆ متەوەلد بوو ئیتر تۆ ناپرسی ئەو پێڵەوە ئەسکەندەرە مەغدونی دروستی کردکووە ئۆکەی تۆ ناپرسی پس تۆ لەگراوێنی دەوڵەت لە گزارشێکی تاریخیا لە چهرەی ئەسکەندەرە مەغدونیا متەبەلورەوێ و ئێستا ئێوە نیوەتان ناوتان ئەسکەندەرە ئەی دەوڵەتە عوسمانی چۆن متەوەلدەوێ دەوڵەتە عوسمانی 4 خەلیفەی مهمی هەست مؤسسە دەوڵەتە عوسمانی عوسمان بابا فاتح کۆنستانتینۆپۆڵ هەی قوستەنتەنیە بەڕۆخاندنە کۆنستانتینۆپۆڵ و بەگرتنە کۆنستانتینۆپۆڵ کێ سوڵتان محەممەدە فاتح ئەمە دووەمین چێرە ئیستا یەکێک داینیا یەکێک ئەستانبوڵی کرد ئیستا یەکێک ئێشێ بێت قانونی پێبا کێس ئەمیەکە سوڵتان سوڵەیمانە قانونی بۆ خاتری وێ قەشەنگ بفەهمیە ئیمپراتۆریە مهم بووگە و ئاغای سوڵتان سوڵەیمان شتە قەشەنگێک بووگە سریاڵە حەریمە سوڵتانە بۆ دروستەکەن سریاڵە حەریمە سوڵتان چییە؟
وجود تاریخی سڵتان سوڵەیمانە قانونی لە ژنبازیەکان و ئیشوەگەریەکان و توتەکانی ژنان حرەم سەرایە ئەم ئاغا بۆ تۆ نەمایشەدەن. لذا فیلمێکی ئێڕۆتیکی عاشقانە لە جووتبوونها و ڕقابەت و خالەزەنەکی فیلمابینە ژنەکان دروست ئەکەن و تۆ ئەمە ئەچێتە ناو زەهنت سوڵتان سوڵەیمانێک بووگە وای پێتێتە تۆ ئەڕۆی جەلەکە ژنانە دروستەکەی بە ناوە جەلەکە چی؟ جەلەکە خۆڕەم سوڵتانی. خۆڕەم سوڵتانی. ئیتر تۆ پێویست ناکات بپرسی ئەم سوڵتان سوڵەیمانە قانونیە کامە پەردی دروست کردە کووە، کامە جادەی کێشاگە کووە، دەفتەرە ماڵیات و سندنە باجەکانی کووە. بزانە تۆ ئیژەم سەرزەمین و کوردەوارە ئێمە لە ژێرە دەسە ئەم سوڵتان سوڵەیمانە بووگە ئەم سەرزەمین و کوردەواری یەکسری میری تیاوگەن ئەم میرانە موتی سوڵتان سوڵەیمان بووگن مەگەوانیە دەی ئەمانە کە ئەمانە کەشوەرگوشایان کردگە ئێشێ ئەم میرنشینانە خەراج بدەن بە سوڵتان سوڵەیمان وانیە ئەو کەڵەگاوە خوێک ناکە. دەی ئەم ئاغای سوڵتان سوڵەیمانە وا تو جوزئیاتە ناو تەختە خاوەکەی تەکە خۆڕەم سوڵتانە لە چه پۆزیشنێکا سەکسیان کردگە ئەکێشیتە تەسویر چۆن ناتوانی بێژی لە ئەمیر بوتان چەنی خەراجی سەنگە ساڵانە کوا ئەو دەفتەرە سەبتی کردگە کە باجە ئەمیرە بوتان بە سوڵتان سوڵەیمانە قانونی چەنی بووگە. تۆ ئەمیشتە نییە، ئەمیشتە نییە. پس دەوڵەتە عوسمانی لە چێهرەی کیا متەبەلورەوێ؟ لە چێهرەیە مزگەوتە ئەیا سوفیە، لە چێهرەیە قوبورە، لە چێهرەیە قوبورە سەڵاتینە جۆرا و جۆرێک وان ناوی قەوراتۆ نازیانکی واتیە. تو ئەڕۆیتە سوڵتان ئەحمەد قەورێکی واتیە شعرەکەشی وە فارسیە. تۆ لەکوێ ئەفەهمی ئەمە جەعلە؟ تەمامە مەحەلاتە ئیستانبوڵ ناوی پاشایان وابێ جەڕاح پاشا، ئیبراهیم پاشا، قاسیم پاشا. ئەمە چی بوو؟ سوڵتان ئەحمەد ئەمە یعنی ئیمپراتوریە عوسمانیە مەوجود بووگە کە مەوجود نەبووگە تا 200 ساڵە پێش، کە مەوجود نەبووگە تا 200 ساڵە پێش. تۆ ئیتر ناپرسی کوا پێڵەکانە ئاغای سوڵتان سوڵەیمانە قانونی حەزی پێوەکەی داستانیان یا بەقیوە. پس دەوڵەت لە چێهرەی ئەفرادا متەبەلورەوەی ئاخرین نەفەریان کەیس سوڵتان عەبدولحەمیدە. ئیتر تۆ ناپرسی کوا ئەم مواسساتە، کوا ئەم عمق دەوڵەتە، کوا ئەسڵحەی، کوا چەکی، کوا ئیدارەی، کوا دەفتەر و دەستەکی، کوا زەوابەتی، کوا 700 ساڵ ئیمپراتوریەت، 700 ساڵ ئیمپراتوریەت، ئەشێ میلیاردها تۆن مەدارک و دۆکومنتی لێبەجێ ماوێت. بزانن حکوومەتە سەدام حوسێن کە تا ڕۆخانی لە ساڵی 2003 ساڵ 1980 23 ساڵ حکوومەتی کە سەدام حوسێنە گەشتبانەکە. وەختی ساڵی 2003 استخباراتە ڕژیمە بەعسە عێراقیان گرت 1 میلیارد دلار ئەرزش 1000 میلیارد دلار 1000 میلیارد دلار ئەرزش دۆکومنتەکانە دەستگاه استخباراتی سەدام حوسێن بوو. چۆن 700 ساڵ ئیمپراتوری 400 دەفتەرە زەبتە ماڵیاتی نییە؟ چۆن نیزی؟ چۆن ئامارە سەرشمێریە کەسانێک کە ماڵیاتیان لێگیریاگە مەوجود نییە؟ من پراتوریە وە چی چووگە سەرڕێوە وە گاگەلی وە بای هەوا وە چی چووگە سەرڕێوە؟ کەرێک تێت ژیانی چۆن نەوگە؟ دەی من سوالە لە تۆکەم. خۆب تۆ لەگرا ئەوێنی پس لەگرا دەوڵەت متەبەلور ئەوێ لە چێهرەیە ئەفرادە. ئێژێ حکوومەتە ئیسلامیە خولەفائێ عەباسی دەورانە پڕتومتراق مەخسووسەن مهمتریان هارونە ڕەشیدە. سوال کوا پردەکەی هارونە ڕەشید بەسەر دیجلەوە داینیا مەگە بەغای دروست نەکردە؟ یەک دانە پێڵە دەورانە
ئاغای هارون الرەشید موجودة لەم ئیمپراتوریەتە عەزیمە ئیسلامیە کە تەوەسەت ئاغای هارون الرەشید دروست کردیاوی موجود نییە. هەڵەبجە تا 30 ساڵە پێش 2 مزگەوتی دیاوگە لە ژێرە دەست حکوومەتە حەریم ئیستە 36 مزگەوتی واتیە تا 1990 2 مزگەوتی دیاوە. ئەم هەڵەوجە کە ئیشێ بە شمشێرەکەی سعدی ئەبی وەقاس موسڵمان کراوی 2 مزگەوتی دیاوە. لە ژێرە سایەی حکوومەتە هەرێمە ئەمریکا هاوردە بە جوولەکە 36 مزگەوتی واتی ئەیسا. بەس تۆ لەگرادیت حکوومەت سەوایە مؤسسات متبلور ئەوی لە چهرەی ئەفرادیشە لە چهرەی پادشاکان و سوڵتانەکانە و تۆ قبول ئەەکەی کە حکوومەتی موجود بووکە. تۆ سەفەویانێکت هەست نەبەر ئەساسە مسەلا نەبەر ئەساسە شەواهدە مادی وە کاروانسەرا نەبەر ئەساسە مەساجد بەڵکو بەر ئەساسە چی؟ بەر ئەساسە تەسویرە شاه ئیسماعیلە سەفەوی، تەسویرە شاه عەباسە سەفەوی و تەسویرە شاه سوڵتان حوسێنە سەفەوی. تەوا و قسەسە جوورا و جۆر بۆیە تۆ ئەوێنی جەهانارای سەفەویت هەست، منم تەیمور جەهانگوشات هەست، قتاوە دڵاوەرە زەندت هەست. باسی چی ئەکەن؟ باسی چۆنێتیە سەکس و خشونەت و سەکس و خشونەت و سەکس و خشونەت. ناگەهان تۆ حکوومەتە تەیمور باوەڕەکەی، ناگەهان تۆ حکوومەتە تەیمور باوەڕەکەی. کات بەهرامە گۆران من خەریکم ئەوانەی کە قەوام ئەم دەوڵەتە دەن مؤسس شاه سوڵتان شاه ئیسماعیل، مهمترین پادشاه خەلیفە شاه عەباسە سەوەم، شاه عەباسە سەوەم ئەگەر اشتباه نەکەم، و ئاخرین شاه سوڵتان حوسێنە سەفەوی. ئیتر شەواهدە مادی نەگەرەکە. پس دەوڵەت ئەتوانێت لە چهرەی ئەفرادا متەبەلور بێت. خۆ تۆ ئەگەر ئەمە تێگەیت لە ئەم بەحسە کە من کردم فەهمیت، حاڵیت بوو قەشەنگ خەریکم چی ئێژم تا بفەهمی، ئەوجار گوزار ئەدەین تینە دۆرانە جەدید. و ئەڕۆینە سۆراغە جەنگە جەهانیە دووەم، ئشغاڵە فەڕەنسا، ئشغاڵە لە هەستان تەوەسۆتە ئەڵمانە ئەرتەشە ئەڵمانە نازی و ئەرتەشە ئەڵمانە نازی. سوال بۆ خەڵکە لە هەستان بە تەمامی قودرەت و لەگەڵە ئەڵمان شەڕی کرد، بڕێکی فرایان ئمڕۆ قەورەکانیان وا لە بریتانیا، وا لە شارێ بەناوە نیویۆرکە، وا لە لای ناتینگەم کە من چوومە ناو قەبرستانەکانیان. بۆ خەڵکە فەڕەنسا ئەلا ڕەقم ئەوەی کە سەرزەمینە فەڕەنسا گیریە، مردمەکەی بە تەورە کولبی لەگەڵ ئەرتەشە ئەڵمانە کەوتنە مبارزەکردن، مبارزینیش هاتنە دەرو لە ناوێن ئیدەیەکیشان ڕووین بۆ بریتانیا و ئەرتەشە دەرتەبعیدە فەڕەنسەیان دروست کرد. سوال بۆ خاتری ئەوەی کە لە زەهنە ئینسانە فەڕەنسەویە تەسویرێ لە دەوڵەتە فەڕەنسا موجودە. لذا حضور ئەڵمان لە سەرزەمین خۆی بە حضور نیروی ئشغاڵ دەرەزانێت و هەر کەسێک کە لە ژێرە ئەم ئشغاڵە فەڕەنسەویش بێت جامعەی فەڕەنسا ئەدارەکات خائنە بە دەوڵەتە فەڕەنسا و بە ملەتە فەڕەنسا. ئەو کەسە حتا ئەگەر مارشال پەتەن بێت. بۆیە دوای ئەوەی کە ئەڵمان شکستە خواوە دەرەکرێ مارشال پەتەن ئەگیرێ محاکمەکرێ و ئێعدامەکرێ، چون لە زەهنە ئینسانە فەڕەنسەوی دەوڵەتە فەڕەنسا موجودە.
ئەی بۆ تۆ مەسعود بارزانی ناکوژی، تۆ بۆ جەلالە تاڵەبانی ناکوژی کە ئەوانە دەوڵەتە کۆرپۆریشنی عێراقدا ئەنێن لەسەر سەرزەمینە ئێمە، چون تۆ تەسەورێکە لە دەوڵەت نییە. ئەمە یەک. دەوڵەتە کوردی لە زەهن ئێوە نییە، ئێوە ماتەڵن، ئەمریکا بیت نەقشەکان بگۆڕێت، تەنگە ئابرامستان بۆ بێریت، بانکان لە چوارلانە وەرگنە قنپان بێژی بێن بچین دەوڵەت دابنێن وەکو جەلە وەرگە، وەکو مەسی. ئێوە فکرەکەنەوە، چون لە زەهنە هیچ کام لە ئێوە تەسویرە دەوڵەت مەوجود نییە، چهرەیە دەوڵەتیش مەوجود نییە. بزان جەلال تاڵەبانی ئەیگوت دەوڵەتە کوردی خەونە شاعرانەس. مەسی قەزەم نمایشە ڕێفراندۆمە سەر بەخۆیەدا. کاورای بنە جوولەکەی بێشەرەف دەوڵەت کیس؟ دەوڵەت تەسویرێکە لە زەهنە ئێمەمانانە کە لە یەک سری نەماد و مؤسساتە ئینزەمامیە لە دنیای جدید متەبەلور ئەوێ، لە حوزەیە تاریخە فقط لە چێهرەی ئینسانەکانە متەبەلور ئەوێ. لەذا نظامە سوڵتەی جەهانی تەسویرە دەوڵەتیە فەردێک بۆ سەرزەمینێکی لەبین برد. وتی ڕەهبەر چتە مزەخرەفێکە، ئینسانەکان ئەم دۆرە خۆ مێگەل نییە بکەونە شوێنە ڕەهبەر، وەلێ مێگەلن بکەونە شوێنە تۆ. بزانە مردمانە ئێمە گشتیان گەرەکیانە ئەحمەقنەون، چون لە ژێرە بۆمبارانە نظامە سەرمایەداریە، ئەمانە ئشی بە بەڵگە و مستەمساک قسە بکەن. ئەمانە هەرچی خورافەی دنیاس باوەڕیان کردە، ئەدیانە ئیبراهیمیان باوەڕ کردە. ئەمانە سوال ناکەن دەرمەوردە تاریخێکە پێیان ئەدەن، تاریخ عوسمانی، تاریخ ئیسلام، تاریخ دەوڵەتە ئێران. سوال ناکەن، مەرتیکە ئەگاتە ئێمە 1 ملیۆن سوالی هەست. تو دەرمەوردە قندیاکۆ سوال ناکەی، گەیگیتە ئێمە 1 ملیۆن سوال هەست کە چێ اتفاقی بکەفێ. تۆ بۆ ناتوانی دەوڵەتە کوردی لە زەهندا متەسەوەر بیت، چون تو نیتە ئەو حەدە، چون تو کاوری، تو منتەزری یەکی دەوڵەتە بۆ دروستکە تۆ تەباتەمە لەسەرە. تو خۆت ناتوانی دەوڵەت دروستکەی. ئیستا ئەگەر ئەمەوت تۆ ئەمتە فەهمی خاص حاڵیت بوو چە خەوەرە، ئیستا تا پێت بێژم دەوڵەت چۆن دروستەکە. ئێشەی یەکێک ئێرادەی دروستکردنە دەوڵەت بکە. بزان ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ معنای هەست، با معنی بکەم و بفهمن. ڕاپەڕین یعنی uprising، يعني قيام وعربي هستان. uprising أزنك ليدان. إيوه آخر زوان دایکی خۆتان نازانن، ئێمە نەمانتوانی بنووسین ئەزنەک لێدان، ئەزنەکە کوردەوارە سەربەخۆ نەمانەتوانی. مەشێ ئەم ناوە ئەحمەقانە بناوە ڕاپەڕینماندانیە، داپەڕین و ڕاپەڕین و هەڵپەڕین و هەڵقنین و داقنین و مەجبور بووین لەمە ئەستفادەکەین. ئەنا ئەزنەکمان ناوەنیا، ئەزنەکە وەختە سەتێتە سەر چۆک قیامەکەی. کوردەوارە سەربەخۆ کوێز؟ کوردەوارە سەربەخۆ سفەت و مەوسوفە، سەرزەمینە ئێمەس، سەرزەمینێکە کە ڕەهایی ئەدا، ڕەها بووگە و ڕەها ئەمێنێتەوە، ئازاد بووگە ئازاد ئەمێنێتەوە. ئەیسە گرتتان. بەس ڕاپەڕین ئەو ئتفاقسەوا لەم سەرزەمینە ئەکەفێ، سەرزەمین ئەکەفێ و ئەبێ بە مەتن و هەوێنە دەوڵەت و ئێرادەیە دەوڵەت، نە حیزبە، چون دەوڵەت خۆی ناوێتەوە حیزب خۆ، نە ڕێک خراوەس، نە جومبشە. ڕاپەڕین ڕووداوە، ئتفاقە، خۆشەکاندنەوەی سەرزەمینێکە. سەمەرەکەی ئەوێت و چی؟ بزانن زەمین کە ئەلەرزێ بۆ مەلەرزە دروستەکە، سەمەرەکەی ئەوێت و چی؟ ئەوێت و وێرانیە شارەکانە ئینسان. سەرزەمینە کوردەوار کە ڕاپەڕی کە ئەزنەکیدا چی کرد؟ خروجیەکەی دەوڵەت ئەداتە دەرەوە.
هیچ کەسێ تۆ دعوت ناکا بیتە دەوڵەت، هیچ کەسێ بە تۆ نایژێ پیاکە، هیچ کەسێک بە تۆ نایژێ تۆ ئینسانێکی کاریزماتیکی قدرەتمەندی عاقڵی دانای فەرهیختەی تێگەیشتگی، هیچ کەسێ پێت نایژێ. نظام سڵتەیش ناوە نۆبل بە تۆ بابێژێ تۆ نابغەی لە هیچ گەرەکتە چێت بە وجود بێری، لە ئەو جبێ ئەبزاریە گەرەکتە ئەبزار بەدەست بێری پێت نادا. لذا مشتی فەحەت ماشێ ناوچاوەکەنی نۆ کێس و باسچێوکە جاشی مشتی ئەحمەق لە سوورەتی کە ڕاپەڕین لە ڕۆژە ئەوڵ دەوڵەتە کوردیە اتفاقەکە کەوت ڕاپەڕی دەوڵەتی دادەرەوە. تۆ فکرەکەی من بەچی کوپێ پێکاکەمان کۆ کردەوە، بەچی جامعی مەدەنیمان کۆ کردەوە، بەچی کۆمەڵ و دموکراتمان کۆ کردەوە، بەچی حەلیممان کۆ کرد گەسە و زاتینیە دەم بتروکێنی حکوومەتە حەلیم، بەچی بە ڕۆڵە دەوڵەتێکە ئێڕین. ئێمە دەوڵەتی چۆن ئێمە دەوڵەتین؟ ئێمە ئەگەر هێزە ئینزمامیمان بوایە، پۆلیس دەستگا هەرچێکمان بوایە، فاحشەیەکە هاتە ناوە خیابان ومەتە ئێمە نەفاستکە ئەمان گرت، ئەمان بردە دادگا، کاغەزبازیمان تەکیا کرد، فرسەتمان نێو کارەکەین. لە ساتین پێ ئێژین تۆ نە ئینسانە گەورەیەکی تۆ جندەی قەشەنگ کەلەمەکەوە کارەوەین جندە تا قۆڵ کەریهیەکە بکەوێتە دەرەوە، وەکو هێزی پۆلیسێکەی هەنێریت مەچەکەداتە دەسی. ئەم اتفاقەکەی خێن چیەکەین؟ بەرنامەی دەوڵەتە ئێران باتڵەکەین، باتڵەکەین. ئەم سەرزەمینە ساحێوی هەست، بێ ساحێو نییە. ئەو ئیدعاکە دەوڵەتە ئەبزاری هەست، پولی واوە دەسۆ، قانونی واوە دەسۆ، مەراکەزە ئینزەمامی واوە دەسۆ. ئێمە خیاڵستانە، ئێمە حاکمە خیاڵستانە جەهانە کوردین، ئێمە قسەکەین کوردێمەین، ئێمە کوردین و ئیجازە نادێنەوە هەر دەخل و تەسەڕفێ لە سەرزەمینە ئێمە بکە. تۆ فکرەکەی وەختی جووا و مەسرور بارزانیە دێنێت چۆن جوابێ دێنەوە؟ منتەقدین، ئەدیبین، ڕەخنەمان هەست. ئێمە دەوڵەتین وەختی پێشین بنە جوولەکەی پرۆفیوز لە حەدە خۆتا قسە بکە، نێتە حەدەم قسانە. ئەمە دەوڵەت وا قساکە، حکمەدا بە قاتعیەت و قساکە، بەرخوردەکە بە تەرەف و بەرخوردمان پێ کرد. هیچ کام لەم مردمە قاو ناکە لە ئێمە بێ بۆرە دەوڵەت. تو خۆت دەوڵەت وەدەستێنی، خۆت دەوڵەت دروستەکەی. بۆیە ئێمە وتمان ڕاپەڕیوان بین، چێهرەی خۆیان نیشان بن کە دەوڵەتن. حاکمیەتە معنەوی انتزاعی و ذهنیە ئومەتە کوردی دەوڵەتێکە کە لە دوای اتفاق ڕاپەڕین کەوتەکە. براکەم، فەرهەنگە فەڕەنسا فەرهەنگێکی ذهنیەتیە. ئینسانە فەڕەنساوی ئینسانە فەرهەنگیە. بۆیە فەڕەنساوی خۆی لە لووتکەیە ئاداب و ڕوسوم، مۆد، فەشن، شعر، تەرانە، هۆنەر ئەوێنێت. ئەمە گشتی ئینتزاعیە. لذا ئینسانە فەڕەنساوی پەروەردەی ئینتزاعی ئەکرێت تا بەخۆی بێژێ فەڕەنساوی ئەکریا ئەوسا. بۆی تۆ شاهدە مەیە 1968 بۆی تو شاهدی لەوێسە کە ئەدەبیاتە پۆست مارکسیستی بە قدرەت و زوورەکە لە فەڕەنساس. و ئیتر دوای اتفاقاتە دەهەی 60 هیچ جریانێکی ئەوانگاردی چەپ نایەتە دەرەوە بێجێ لە فەڕەنسا. پس دەوڵەت لە زەهن دروست ئەکرێ و حاکم بەر زەهن دیوتوە ئەتوانێ بە سوورەتە ئینزەمامی حزور پەیاکە. وەختی ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ و دەنگە ئەم ڕاپەڕینە لە بەرامبەر خائینینە ئەم سەرزەمینە ئەوێسیا ڕۆڵ دەوڵەتی ئەگێڕا و دەوڵەت بوو. تۆ تەسویرە لە دەوڵەت سازینێت و چۆن مەحکوم و گیرە تو لە عمرتا ڕایەت و یەک دقیقە فکرە نەکردەسەوە جەهان چه شەکلیە. دەوڵەتە ئێرانی تەسەوورێکە بە یەکسەری موسساتە ئینزەمامی و سەرزەمینە کوردەوار ئەزانە ئێمە سوا لە ژێری پێی دایک و باوکەکانمانە. سەرزەمین موجودە، جامعە پولیشی هەست، نانیشی هەست، ئەسڵحایشی هەست.
گشتی هەز ئێرادەکە بە سوورەتە دەوڵەت لە زێهنیان نییە نەبوو گشت کەسێ ماتەڵ و یەکێک بێت ئەم کارە بکە وە ڕاپەڕین کردی یعنی اتفاق ڕاپەڕین دەوڵەتی دروست کرد ڕاپەڕین اتفاقە ساختار نییە سازمان نییە ڕووداوە من ڕۆژە ئەوەڵ کە دەستمان پێکرد نووسام ئێمە ڕووداوین بێڵن با داهاتووەکان قەزاوەتمانکەن وە بمان نووسن بۆیە من وتم شێوەی ئەم دەوڵەتە چه شەکڵی بوو گوزەرم داوە بە تاریخ ووتم شێوەی تەفەکر لە سەرزەمین و کوردەوار شێوەی زوهورە دانایی دەوران بوو سەرزەمین و کوردەوار ئاوا دەوڵەتی بوو و ئیستە دووبارە سەر لە نوێ ئەحیا ئاوێتەوە ئەم دەوڵەتە بزانن تۆ لە حەوزەیە هەر ئەم دەوڵەتە کۆرپۆرێشنیانە دوو مەقولەیە حاکمیەت و ئیقتدار گاوەرمەند ئەوتۆریتی فەرقەکاتەک یەکتریە گاوەرمەند یعنی حکوومەت ئەوتۆریتی یعنی ئیقتدار بزانە بەشار ئەسەد حاکم سووریە بوو بەڵام ئەوتۆریتی نەبوو ئیقتداری نەبوو بەسەر ئەم سەرزەمینە ئیقتداری نەبوو حاکمیەت مەوجودە کە ئیقتداری نییە حاکمیەتێکیش تا ئیقتدار ئەگرێت ئەوێنی 20 ساڵ توو دەکێشێ دەوڵەتە جمهوریە ئیسلامی ڕەوایەت جوولەکەی ئانووسیە دەوڵەتە ئێرانی 15 ساڵ تا ساڵە 71 توو دیکێشا ئیقتدارە خۆی بەسەر جامعەدانە بۆیە لێودوا شەلی کرد لێودوا لە حاڵەتە ئینقلابیەکەی دەرهات ئینقلابە شیعیە شەریعەتیەکەی دەرهات تا ئیقتدارەکەی سەپاند تا تەمامە گروهایە تاڵە بە قودرەتی سەرکوب کرد تهدیدەکانی لە خۆی دوورۆ کردو و ما بەقیە کردە کۆلۆنیە خۆی ئیتر کەسێ منافسەی دەسەڵاتی نەکرد و گشتی حقیقەتە جمهوری ئیسلامیان قبول کرد و گشتی لە ڕاستای جمهوری ئیسلامی حرەکەتیان کرد ئالتەرناتیڤ سازی کرد لە دەروونە خۆیان ئۆپۆزیسیۆن سازی کرد لە دەروونە خۆیان ئۆپۆزیسیۆنێکیش کە دەمکوتی کردو لە کۆڵە مجاهدینە خەڵقنەوە تا لە بەغادەری کردن و تۆ لە ئەواست دەهەی هەفتاوە ئەوتۆریتە ئەوێنی لە دەوڵەتە ئێرانی خەڵ ئێمە ئێستا دەوڵەتە کوردیمان بە ئیتفاق ڕاپەڕیندانیاگە تەبیعەتەن تا بە ئەوتۆریتەیە مطلق ئەگەین و مؤسساتە ئینزەمامی ئەگەین پێیەچێ خەیلێکی پێیەچێ وەلی دانریاکەم دەوڵەتە بۆ ئێمە کۆداناین و ئێمە ڕۆڵی کە ئیگیڕین ڕۆڵە منتەقدە نەڕۆڵم شۆڕشگێڕە نە ڕۆڵە دەوڵەتە و ئەم دەوڵەتە نیروی ئینقلابی گەرەکە ڕۆڵەی ئینقلابی مبارزی گەرەکە تا بتوانێت تەسویرە ئەم دەوڵەتە تەکمیلکە بۆیە منوتم یارانە ڕاپەڕین پەردە لەسرە خۆیان لابن تەسویرە ئێوە تەسویرە دەوڵەتە کوردیە تۆ فکرەکەی چه اتفاقی کەوت ئەم مشتە فاحشە لەم سەرزەمینە کۆبوون و قسەیان بۆ کردن نەماگە چونتەکە دەسەڵاتە دەوڵەتە کوردیە ڕۆبەڕوو بووکن و حکمی واتیەوە بە قاتعیەت قسە ئەکا و لە منزەرە وجودی و جەوهەری ئینسانە کوردی و سەرزەمینە کوردی و قسە ئەکا بەرهەمهێنەر پارێزەرێسی و ئەم دەوڵەتە ئەدرێتەوە دەسە نەوەی داهاتوویش ئەم دەوڵەتە لە جێگەی کۆشێ بنیاد بنریایە کە بنیاد نیاگە و حتا ئەڕوات دامنەی نفوزی گستەردەتر ئەوێت و فرەیەک لە اتفاقاتێکە لەم سەرزەمینە ئەکەوێ یەواش یەواش ڕقەمی ئەدا ئێمە وتمان چۆن ئەم اتفاقەکەفێ زوهور دانایان ئیرمانی جەمبوونە داناکان ئەم سەرزەمینە لە دەورە دانایان بیاوبەسکردن استقرارە جامعە دروستکردنە کەڵام
ئەمە بەدیعە بەڵێ چون فقط ئێمەین لە جیهانا خەریکین دەوڵەتە حەقیقی ئەسازین هیچ کەسی تر نەی ساختگە هیچ کەسی تر نەی ساختگە ئێمەین هەرواکە لە تووری تاریخا دەوڵەتە واقعیمان دروست کرد دووبارە دەوڵەتە واقعی دروستەکەین ئێمە دەوڵەتین مابەقی کۆرپۆریشنن مابەقی مشتی کۆمپانی بازرگانی بێهۆڤیەتە بێڕیشەن لەم سەرزەمینانە و لە دڵ هیچ مشتومەڕێکا نهاتنە دەرەوە ئێستا تۆ ناتوانێ ئێمە تەسەووڕکەی نایفەهمی تا بنگوێ دەمەوە ئەکەی پێەکەنی مەردیکەی جاهل دەوڵەتە سەدام حوسێن تۆ بوویت جمهوری ئیسلامی تۆیی وەنا عەلی خامنەی ناپەنەمێت لە دەرە ماڵە هەر کەسێکە تۆی نۆرمەکانی ئەوەی تەڕێوە تەسویرەکەی لە زەهندا سابتە لێ ئەترسی فەرمانی لێ ئەوەی خۆت سانسۆر ئەەکەی تەسلیمی بووبی و هەرچی دەسەڵاتە تەنفیزەکردە پێی وەلێ یارانە دەوڵەتە کوردی خۆیان بە ژێردەسە کەس نازانن سەرزەمینە کوردەوار بە سەرزەمینە ئەشغاڵ بوو گەزانن ئێمە نە تەسلیم بووگین نە نابوود بووگین نە نەبین چووگین سەرزەمین ئەشغاڵ بووگەوە دەریانەکەین و ئەیان کوژین و ئەشغاڵگەران ئەکوژین کارێکە ئێمە ئیکەین کارە ئۆپۆزیسیۆن و حیزب مخالف و بڕین شۆڕشکەین و بین ئیتحادکەین لە ئەوڵ دەوڵەتدا نێمە دەوڵەتین و دەرتانەکەین یەک ئەوین و دوو ئەوین و سێ ئەوین و چوار ئەوین و پەنج لە پڕێکە لە ناو دڵەشە خۆ چنگ نادێنەوە کەژ و کێوە چۆن دەوڵەتەوەینە کەژ و کێو دەوڵەتوانە ناو دڵەشارە ناوە خاکە ناوە مردمە ناوی زێنی مردمە وێستا حاڵی دوو چه ئەتفاقی لەگرا کەوتگە ئەمەی کە لەم ڕاپەڕینە ئەتفاق کەوتگە لە هیچ کوێی دنیا ئەتفاق نەکەوتگە تایبەتترین دەوڵەتە دنیاست ناچێتە ناو کەلەیت و ئەیکەینە ناو کەلەت ئەفەهمیت ئەوەی ئێمە ئەیکەین ئێمەی زانین زا ئەوەی کە دەوڵەت دائەنێت ئێمەین ئەها لە تورکیە جوولەکە ئاتاتورک یعنی دەوڵەتە تورکیە ئاتاتورک کیمدر ئاتاتورک ئادامدر باوکەمە دەوڵەتە تورکیە کێست ئاتاتورکێ بە وجود تێرن کە دەوڵەتە تورکیە بە وجود تێت دانای دەورانی مەشیە بە هەتاتە دەوڵەتە کوردی دروست بووە و تەمامە دەوڵەتە کوردی لە مەتن و کەلامە ئەوە متەسەوەرە وێمە دامان یەکە دەمێکە دەسی پێکرد بە دەوڵەتە کوردی لە کامە حەوزێ ئەم سەرزەمینە ئێمە دەخاڵەتمان نەکردگە و نەقش و ڕۆڵە دەوڵەتمان نەگێڕاگە بە کامە دز و جەردە و خائن و پوفیوز لەم سەرزەمینە مەجالمانداگە هەناسە بکێژی وە قوتار بوێت لذا ئێمە لە سەرزەمینە خۆمانە حاکەمین وەکو میوان قسە ناکەین ماتەڵینێکی داوەتمان کاتە سەرە سەفرە خوان ئێمەس و تا گرتنە مطلقی و تا دانانە ئەقتدارە کامڵی ئیدامە ئەدەین ئەرکە ڕاپەڕیوان چیە؟ پەیوەستبوونە بە دەوڵەت نیشاندانە چێهرەیە دەوڵەتە لە سەرزەمینە کوردەوارە وبعد اتفاقات بعدی ڕقم ئەخوات ئێمە وسای کارەکەی نێمەزانین چۆن دەوڵەت دابنین و دایەنین لای ئەوە خۆش